سڵاوتان لێبێت لە بڕگەی ناساندنی هەرجارە و بەرهەمێک گەڕام وڵاتان ئەمڕۆژ بەرهەمی چنەی کۆمپانیای ئایتیلۆبیتان پێ دەناسێم لە شامی ستۆری ئایتیلۆبی لە شاری هەولێر لە لقی ماژنی مۆڵ. بەڵام بەر لە ناساندنی بەرهەمەکە عاز دەکەم ستۆرەکەی شامیتان لە لقی ماژنی مۆڵ نیشان بدەم و باسی بکەم کەوا چ بەرهەمێک لێرە بەردەستەوە هەروە بە ئینترۆ بینینە سەرەتادا. هەر لە سەرەتادا لەگەڵ داخڵبوون بەم ستۆرەی کۆمپانیای شاومی لێرەدا ستاندێکەوە تایبەتە بە ناساندنی بەرهەمەکان لێرەدا سەرجەم بەرهەمەکانی کۆمپانیایەکە بەردەستن چ لە بەرهەمە ئازبرزەکان بەرهەمەکانی پۆکۆ یاخود ڕێدمی زنجیرەی ئازبرز و ئازمامناوان و ئازدزم لێرەدا سەرجەمیان بەردەستن و دوهامی بەرهەمیشیان شاومی 12 پرۆیە کە لێرەدا بەردەستەوە دەتوانن بێن بەکاری بێن و بینەری بن. هەر لەگەڵ داخڵبوومان بە ژوورۆدا لێرە چەند کەرستەیەک بەردەستەکەوا بەکاردێن بۆ پاکشتنی ماڵەوە لە ڕووی هەواییەوە واتە کەرستەی هەواین و لەم بە شەشدا چەند بەرهەمێشتر هەیەکەوە تایبەتن بە پاکراگرتی ماڵ پاکەڕەوەی ماڵەوە بە شێوازێکی ڕۆبۆتی کە لەسەر سەرجەم ئەو شتانێکەوە لە ماڵدا زەمینی پێساز دەدرێت خاوێن دەکرێتەوە. لەم بە شەشدا هێدفۆنەکانمان بەردەستەکەەوە هێدفۆنە ئەدا ئایرپۆدەکانی کۆمپانیای شاومینە و هەروە سپیکەرەکانن ئایرفۆنی بۆیارە و سپیکەری تایبەتیشە لێرەشدا پاوەڕبانکەکان و هەروە وایرلس چارجەری کۆمپانیای شاومیمان هەیە و هەروەها خاوێنکەروێکی دەستیشمانەیە کە زیاتر بوونە ئۆتۆمبیلەکان بەکاردێت. لەم بە شەشدا پاکەرەوەی ددانمان هەیە فڵچەی ددان و هەروەها مەچنی ڕشتاشیمان هەیە و کەتری ئاوگەیمکردنمان هەیە و مزەفەی کۆمپانیای شاومیمان هەیە. لەم بە شەشدا چەند بەرهەمێشتری کۆمپانیای شاومان هەیە خۆشەویستانەوەی جێگای دڵخۆشە بەرهەمەکانی شاومی تەنها ئەوە نییەکەوە بەردەست بن و هیچ سیانەیەک نەبێت بەڵکو لێردا پارچەی دەگی کاژمێرە زیرەکەکانمان هەیە و هەروەها پارچەی دەگی سەرجەم شتەکانی ترمان هەیە و جگە لەم بەرهەمانەش زەرنافیزی کارەبایی یاخود ڕێلی کارەبایی سەرجەمیان لێردا بەردەستن و لە سەرتاشدا ئاماژەم بە پاکەرەوەکانیەوە ماڵ کرد لێرەشدا سەرجەم پارچەی دەگەکانیان چ لە پانکەکانیانەوە بگرە هەتاوەکو سەرجەم پارچەکانیان قایش بێت هەر شتێکی بێت بەردەستا. لە بەشی ئەم بەریشدا چەند بەرهەمێشترمان هەیە کەوا بریتین لە ماوز یاخود چارجەرێک بۆ ناو ئۆتۆمبیل کامێرەی چاودێری ناو ماڵەکان و هەروە ئەم جانتایانشمان هەیە پێشنیاری کردنیشتان بۆ جانتایەکان دەکەم چکە خۆم ماوەی ساڵێک زیاترە بەکاری دێنم کوالیتێکی بەرز و باشیان هەیە جانتایەکانی. لەم بە شەشدا سەرجەم تەلەڤیزیۆنەکانی کۆمپانیای شاومیان هەیە و ئەمەشیان لە سەرجەمیان ناوازەترا کەوا کوالیتەکەی 4K و ئاستێکی زۆر بەرزی هەیە و نرخێکی بەرزیشی هەیە بیرمان نەچێت. و هەروە شاومی بەوە ناسراوەکەوە چەندین بەرهەمی هەیە و لەم بەشەی ستۆرەکەشماندا ڕاوتەرەکانی کۆمپانیای شاومی لە خۆی دەگرێتکەوە تایبەتن بە بێزکردنی وایفای لە شوێنێکەوە وایفاینە بە سەرجەم کوالیتی و قەبارەکان بەردەستن. ئەو بەرهەمێکەوە من ئەمڕۆ حەز دەکەم بە ئێوەی بناسێنم بریتە لە مۆنیتەرێکی تایبەت بە کۆمپانیای شاومیکەوە مۆنیتەرێکی گەیمینگە. ئەم مۆنیتەرە زۆر تایبەتمەندی بێز لە خۆی دەگرێت و دەمێکی بووداوای پارچەیەکی کۆمپیوتەرتان دەکرد یاخود پارچەیەکە لەگەڵ کۆمپیوتەردا بەکار بێنرێت. منیش ئەمڕۆم بەرهەمە ناوازێتان پێ دەناسێنم. سڵاوی خوای گەورەتان لێبێت خۆشەویستان سید محەممەدتان لەگەڵ دایرەتێک پڵسەوە خۆم بەخۆش ئازام لە ڤیدیۆشندا بە دیداری ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ شاتوم ئەم بەرهەمەی کۆمپانیای شاومیتان پێ بناسێنم. ئەم مۆنیتەرە زەبەلاعە کارتۆنەکەی هەر منی بزر کردووە با بزانین ئەم کارتۆنە زەبەلاعە چیتیایە و باس سەرجەم تایبەتمەندیەکانی بکەن لەگەڵماندا بن لایک و شێر و سەبسکرایب لەبیر مەکەن. خۆشەویستان با لە سەرتادا ئەنبۆکسیان بەرهەمەتان بۆ بکەین. ئەم کارتۆنە زەبەلاعە تەنها ئەوەندەی تێدا با ببینیم بزانین چی لەناودا هەیە. لە سەرەتادا لەم بەشەماندا ڕوونمایەکەمان هەیە. ئازانم بەشی دوای ڕوونمایەکەشمان بەم شێوازە دیزاینێکی جوانی هەیە دواتریش زیاتر باسی دەکەین و هەروەها یەکێشتر لە پارچەکان کە لەگەڵ مۆنیتەرەکەدا هەبێت بریتێ لە ستاندەکەی ژێری سەبارەت بە ستاندی مۆنیتەرەدا خۆی لەم دوو پارچەیە دەبینێتەوە. ئەم پارچەیان کە لە ژێرۆدانرێت هەروە ستاندی سەرەکی هەروە بەستنەکەشی ئاسان دەتوانین لە ماڵەوە بە ئاسان بچەند خولەکەی بکەیت تەنها لە ڕێگەی قەپاتکردنی ئەم بڕغۆ دەبێت.
بەم شێوازە قەپاتی دەکەیت و جێگیر دەبێت لەم زەرفەشدا کەوادانراوە کۆمپانیای شامی لەگەڵ ناردووە سەن شتێک لە خۆی دەگرێت پێسەر زەرفەکە دەکەینەوە و بینەرن ڕێبەری بەکارهێناوە کەمیشە لە دواتردا کێبڵێک بۆ کارەبا کێبڵی پاوەر و هەروە وایرێکی HDMI و وایرێکی دیسپێ پڵۆش لەگەڵ چەند پێداویستێکی بۆ بەستنی مۆنیتەرەکەمان لە سەرەتادا حەز دەکەم لە بەشی دوای مۆنیتەرەکەەوە دەست پێ بکەم سەبارەت بە دیزاین و هەروە شوێنی کێبڵەکانی ئەگە بینە سەر باسی دیزانی لە بەشی دووادە دیزانێکی جوانی هەیە لە لێوارەکانەوە بەرەو ناوە دێتەوە بەم شێوازە لێرەوەکانە بەرەو نایێتەوە هەروە لە ناوەڕاستشدا لۆگۆی کۆمپانیای شاومی خۆی پێوێتی و لەم بەشەشدا مۆنیتەرەکەمان ڕوونمایەکەمان بەستانەکە و جێگیر کراوە ئەم بەشەی خوارەوە شوێنەکەت بۆ وایرەکان بەڵام لێرە بیرمانە سێت دوو USB-مان هەیە و هەروە دەرچەیەک تایبەت بە پێوەستکردنی بڵنگۆکان بە مۆنیتەرەکەمانەوە ئەم بەشەی خوارەوەمان زۆر بە ئاسایی زۆر بە ئاساین دەکرێتەوە بەم شێوازە لێرەدا شوێنی وایرەکان هەیە کەەوە شوێنی USB-مان هەیە و دیسپلێ پۆرت و HDMI 1 و HDMI 2 و هەروە شوێنی پاوەریشمان هەیە بۆ پێوەستکردنی کارەبە بە مۆنیتەرەکەەوە ئەم بەشەشان ئەوەی کە جێگای دڵخۆشیە لە کاتی کردنەوە قەپاتکردنیدا موگناتیزیە بە زۆر بە ئاسانی دادەخرێتەوە دەنگێک خۆشی هەیە و هەروە ستاندەکەش لە بەشی دوادا قەبارەیەکی گونجاوی هەیە زۆر زەبەلاینە و دیزانێکی جوانی بە مۆنیتەرەکە بەخشیوە و بابێنە سەر باسی ڕوونمایەکەمان لە سەرەتادا لە ڕوونمای ئەم مۆنیتەرەوە دەست پێ دەکەین ڕوونمایەکەمان قەبارەی 27 ئینچە بەڵام بێت جێگای دڵخۆشی بێت لێوارمان زۆر نییە تەنها لە بەش خوارەوەدا ئەوەندە لێوارە هەیە دەنا لە چوارچێی مۆنیتەرەکەدا لێوارێکی زۆر کەممان هەیە کە ئەمەش جوانێشتی بە دیزانی مۆنیتەرەکە بەخشیوە خەبار ڕوونمایەکەمان 27 ئینچە و لە زۆری IPS خۆشەویستە لە مۆنیتەردا وەکەمتانزانن IPS گرانترین پانێلی ڕوونمایە کە لە مۆنیتەردا بەکار بهێنرێت قەبارەی ئەم ڕوونمایەمەکە 27 ئینچە خانداتی لە پانێلی IPS دەکات و هەروە بیریشمان نەچێت ڕوونی ڕوونمایەکەمان تووکەیە بە ڕوونی تووکێ و هەروە نێبوونەوەی 165 هێرتز لەم مۆنیتەردا بەردەستە جگە لەوەش 1 MS ئەم مۆنیتەرە تایبەتمەندێکی دڵخوازە یاخود تایبەتمەندێک تێدایەکەوە زۆر جێگای بازکردن بێت مۆنیتەرەکەمان ڕوونمایەکەی IPS و ڕوونی تووکەیە و هەروە تایبەتمەندی HDR 400 لە خۆی دەگرێت بۆ کەسێکەوە بە مەبەستی دیزاین کرد دیزاین بەکاری بێنێت دەتوانێت بەکاری بێن لەبەرەوەی ڕوونمایەکی IPS تووکەی ڕوونمایەکی جوانە و هەروە تایبەتمەندی HDR و sRGB بە ڕێژەی 100 و DCI-3 و کە بۆ زوانکردنی ڕەنگەکان بەکارێن هەموومانی تێدا بەردەستەوە تا کەسە گەربیەوە دیزان بە مۆنیتەرە بکە یەکێکە لە بژاردە باشەکان ئەگەر بینە سەر باسی گەیمینگش لە مۆنیتەرەدا ڕوونمایەکەمان 165 هێرتزە و هەروەها 1 MS کە بۆ بە پانێلی IPS 165 هێرتز و 1 MS ئاستێکی بەرز و باش پێدەبەخشێت وهروە لە ڕووی گەیمینگی شۆ دەتوانین بڵێن باشترینێکە لە نرخی خۆیدا دواتریش دێنە سەر باسی نرخی مۆنیتەرەکەمان و هەروە ئەگەر بینە سەر باسی ستاندی مۆنیتەرەکە ئەمەش ئاسانکاریی زۆر دەکات لە ستاندەکەماندا لەسەرتا دەتوانین بەم شێوازە بهێنە خوارەوە یاخود بەرزیکەین زۆر بە ئاسانی و هەروە بیسوڕێنین بە لای ڕاست و چەپدا بە گۆشەی 90 و هەروە بەرز و نێویشی دەکەین هەموومان لە ستاندەکەدا بەردەستن بێەوەی هیچ گرانکاری شتێدا هەبێتە نابێت شادێکی ئاسان بەرز و نەوی دەکرێت ئەگەر بینە سەرباس بەکاربردنی وزەی کاربا مۆنیتەرەکەشمان کاربایەکی کەمی دەوێت تەنها لە ڕێگەی 35 واتەوە کار دەکات و هەروە ئەگەر بچێتە بەرزترین توانێت بۆ واتای هەموو دۆخەکان و 165 هێرتز بەکاربێنێت ئاستەکەی بەرز دەبێتەوە بەکارنانی کاربا بۆ 75 وات و هەروە ئازیزان لەم بەشەی پێشەوەماندا کە دەکەوێتە لای ڕاستی مۆنیتەرەکەمان خاوەندایەتی لە چواردانە دوگمە دەکات لەگەڵ دوگمەی هەڵکردن پاوەر کەم دوگمانە بەکاردێن بۆچی لە یەکێک لە دوگمەکاندا بەکاردێن بۆ گۆڕنی دۆخەکان لەسەر دۆخی ستانداردۆ بۆ ئیکۆ یاخود بۆ گەیم یاخود بۆ لۆ لایت سیستەم sRGB کەمانە هەرێکەوە بەپێی ئەو کەسێکەوە بەکاردێن وەک لە سەرتاش لە ئاماژەم پێکرد بۆ کەسێکەوە گەیمەر بێت یاخود دیزاینەر دەتوانێت بەکاری بێنێت و هەروە لە ڕێگەی دوگمێش تریشیانەوە دەتوانین کۆنتترۆلی ئەوەکان بکەین چۆن بڵێ کۆنتترۆلی بەرزی نزمی ئاست ڕووناچ ڕوونمایەکەمان کۆنسلاس برایتس بکەین و هەروە لە ڕێگەی دوگمەکەی ترۆ دەتوانێت خۆ دیاریکرد HDMI کەەوە HDMI
چەند کار پێ دەکەی HDMI 1 2 وەک ئاماژەم پێدا لە سەرەتادا خاوەندات لە دوو HDMI سێپلەی پۆر دەکات ئەمەش ئەو دۆخانن کەوا تێدایە ستاندارد ئیکۆ گەیم مۆڤی لۆ بلو لایت sRGB بەپێی بەکارەکانی خۆ دەتوانین بیگۆڕیت زۆر باسان لە ڕێگەی چەند دوگمەیە کۆم کار ئەنجام دەدرێت لە یەکێک لە تایبەتمەندی گرنگەکانی ئەم مۆنیتەرەدا بریتە لە خاوەنداتی لە ئەداپسینس وەک لە سەرەتاشدا ئاماژەم پێدا کە ئەم مۆنیتەرە بۆ گەیمینگیش بەکاردێت ئەداپسینسش بەکاردێت لەگەڵ ڕێخستنێکە ئۆپتیمایزێکە لە بینی ئەو کارشاشەیەکەوە تۆ بەکاردێن لە کۆمپیوتەرەکەدا کە کارشاشەش دوو زۆرمانی لە کۆمپیوتەردا یاخود لەلایەن کۆمپانیای AMD دروست دەکرێت کە پژووی لە تایبەتمەندی فریسینس دەکات یاخود لەلایەن کۆمپانیای نڤیدیاوە دروست دەکرێت NVIDIA کە پژووی لە تایبەتمەندی جیسینس دەکات ئەم مۆنیتەرە دەتوانێت لە هەردوو باردا پژووری لە هەردوو تایبەتمەندی بکات بۆ واتای ئەگەر تو هەر کارشاشێکی بێ سپێ ئەم مۆنیتەرە بکرێت پێویست ناکە کارشاشەکەت بگۆڕێت بێ کێشە توانیت بەکاری بێنیت و ئۆپتیمایزی پاوەت پێ بەخشێت لە کات یاریکردندا ئازیزان یەکێشتر لە بەرهەمەکان کە لەگەڵ مۆنیتەردا بەکاردێت و دەمەوێت پێتان بناسێنم ئەویش بریتە لەم لایتبارەی کۆمپانیای شاومی کە لەسەر مۆنیتەردا جێگیر دەکرێت و بۆ ڕووناکردنە لە کاتی شەودا بەکاردێت تایبەتمەندی ئەم لایتبارە ئەوەیە کارەبایە چ کەمی پێویستە تەنها 5 وات کارەبای دەوێت دوو ڕەنگیش لە خۆی لە ڕەنگی زەرد و سپی کە ڕەنگی زەردش چاو ئەزیەت نادات و ڕەنگە سپیەکەشی بە هەمان شێوە ئەزیەتی چاو ناتون لە کاتی شەو و تاریکی دەتوانین بەکاربێن بۆ ڕووناکردنەوەی بەردەمت کیبۆردا شتێکە کە دیمەنێکی جوان دەبەخشێت بە ستودیۆ کۆد یاخود ئەو شوێنی کاوا کۆمپیوتەر تێدا بەکاردێنی وەک ئەم نمونەی کە لێرەدا هەیە بەم شێوازە ستاندەکەی لە سەرۆی مۆنیتەرەکەدا جێگیر دەکرێت و هەروە ئەمەش لەگەڵدا کۆنتڕۆلێکی تایبەت بەخۆیەتی دەتوانێت لە ڕێگەی کۆنتڕۆڵی ڕەنجی لایتبارەکە بکەیت و ڕەنگەکەی لە زەردەوە بکەیت بە سپی لە باسی کۆنتڕۆلەکەشدا کە ئاماژم پێدا کۆنتڕۆلێکی جوان و بچووکە بەم شێو دەتوانین پرێس بکەیتە سەری ڕەنگەکەی بگۆڕێت یاخود لە ڕێگەی سوڕانەوە ڕەنگەکان دەگۆڕێت یاخود توانای ئاستی ڕەنگەکە زیاد و کەم پێ دەکەیت دەتوانین لە ڕێگەی پرێسکردنەوە بیکوژێنیتەوە و هەروە لە ڕێگەی سوڕان شۆ ڕەنگەکان دەگۆڕیت و ئاست ڕووناکیش بەرز و نزم دەکەیت ئەوەی لە کۆتاییدا بمێنێتەوە تەنها نرخی بەرهەمەکانە ئاماژەمان پێداوە نرخی لایتبارەکەمان تەنها 39 دلارە و هەروە نرخی مۆنیتەرەکەشمان بەلەوەی نرخەکەی بڵێ من بەراوردم کرد بە بەرهەمی چەند کۆمپانیای شتێکەوە زیاتر لە 10 مۆنیتەرم هێنا هەرێکیان کە زۆری پانێڵەکەیان IPS بێت چ لە نوێبوونەوەی 144 هێرتزی یا 165 هێرتزی سەرجەمیان نرخیان لە مۆنیتەرە گرانتر بوو گشتیان نرخی هەمیان لە مۆنیتەرە گرانتر بوو وەک هەمیشەش ئێوە دەزانن شاومی بە نرخی هەرزان ناسراوە نرخی ئەم مۆنیتەرە لە بازاڕەکاندا تەنها 450 دلارە بۆ ئاستێن دەکەی برا با دیارە هاوڕێیان دەڵێن ئەم نرخەنیان نرخەکان لە شامیدا پێچەوانترن هەرزانترن لەم نرخە ئەو نرخێکەوە بە منیان وتووە تەنها 375 دلار نرخی ئەم بەرهەمە لە بازاڕەکانی عێراقدا تەنها 375 دلاری بۆ دانراوە وەک ئاماژەشم پێدا لە سەرجەم بازاردا ئەو مۆنیتەرانی بڕاندەکانی ترکەوە بەردەستن بە پانێڵی IPS هیچ مۆنیتەرێک بەم نرخە بەدەست ناکەوێت لەوە دڵنیا بن ئەم بەرهەمەش لەلایەن کۆمپانیای ئایتیلۆبیەوە دابین کراوە و بریکاری فەرمی بەرهەمەکانی شامی لە عێراقدا و زمانی ئەوانی هەیە لێرەداتینە کۆتایی ڤیدیۆکە و تا ڤیدیۆ داهاتوو بەخوای گەورتان دەسپێرین لایک و شێر و سەبسکرایب لە بیر مەکەن و زەنگۆڵەکەش ساڵاکەن بۆی بە زووترین کا ڤیدیۆکانمان پێ بدات